هەنگاوێک پێش پێکهێنانی کابینەی دێم باز دەکەین. خەڵپێش هەڵبژارتن پرسیاری کرد دوای هەڵبژارتن چ ڕوو دەدات چۆن حکومەت پێی دێت. باسی پێکهێنانی حکومەتێک دەکەین کە موعەقەدترینە. چاوەکان لەسەر یەکەتین. پارتی بەداوەکانی یەکەتی ڕازی دەبێت؟ من هیڤدار ئەحمەد پێکهێنانی کابینەی دەیەم. هێشتا ماویەتی. هەڵبژارتن کۆتایی هات. ئێستا هەموو لایەنێکی سیاسی و خەڵکی هەرێمی کوردستان ئەسیری دەستی پێکهێنانی حکومەتێکن. ئەنجامی هەڵبژارتنەکە ململانێ بێوێنەکەی نێوان پارتی و یەکەتی پێمان دەڵێت کابینەی دەیەم بە ئاسانی لەدایک نابێت. لەم بەرنامەیەدا سیناریۆکانی پێکهێنانی کابینەی دەیەم باز دەکەین. دوو جۆر هێز هەم بۆ پێکهێنانی حکومەت هەردووکیان باز دەکەین. یەکەم هێزەکانی جغرافیا، سەربازی، ئابووری، ئیدارە، سامانە سروشتیەکان، پەیوەندی هەرێمی و نێودەوڵەتی، پێگەی جەماوەری، ئەندامانی پەرلەمان و میدیا لە هەرێمی کوردستان پارتی و یەکەتی سەدی ئەمن و جۆرە هێزەیان هەیە. جووری دووەم تا ڕادێک میدیا و هێزی پەرلەمانیە. نەوەی نوێ یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی دادگەری، بەرەی گەل، هەڵوێست، گۆڕان و لانەکانی دیکە دەگرێتەوە. کێ لەم هێزانە دەبێتە دەستهەڵات و کێ ئۆپۆزیسیۆن. ئەم سیناریوانە هەن کێ بتوانێت 50 زایەتیەکی لە نێو پەرلەمان کۆ بکاتەوە و حکومەت پێک بهێنێت. ئەمە لاوازترینە بە مردووی لەدایک دەبێت. دوو پارتی لەگەڵانەکانی دیکە بەبێ یەکەتی هەوڵ بدات حکومەت پێک بهێنێت. ئەم سیناریوە ڕەنگە قورس بێت. حکومەتێک یەکێتی تێدا نەبێت ئەگەر پێکیش بهێنرێت سەقامگیری بەخۆیەوە نابینێت. تەنانەت ڕەنگە سەر بکێشێت بۆ هەنگاوی نەخوازرا و ئەمە بۆ یەکەتیش ڕاستە هەنگاوێکی وەها بەبێ پارتی بەهاوێژێت. سێ پارتی و یەکەتی لەگەڵ پێکهاتەکان پارتی هەمیشە حکومەتێک بە تەنیا لەگەڵ یەکەتی و پێکهاتەکان پێک ناهێنێت بەڵکو شەریکێکی دیکە دەبێ حزوری هەبێت. ڕەنگە پارتی بیاوێ بڕیارێک بدات یەکەتی قبولی نەکات یان پێچەوانەکەی سەقامگیری نێو کابینە نامینێت. هەمیشە لانی سێم بەژار بووە بۆیە پارتی و یەکەتی لەگەڵ پێکهاتەکان بە تەنیا ئەستەمە حکومەت پێک بهێنن. کشانەوەی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان وەک ناڕازیبوون لەسەر ئەنجامی هەڵبژاردن یەکگرتووی ئیسلامی کوردستان پێش پارتی و یەکەتی کەوت بوو بەشدار نەبوون لە حکومەت ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان ڕاگەیان. بەم دوو هەنگاوەی کۆمەڵ و یەکگرتوو هەنگاوەکانی پارتی بۆ پێکهێنانی حکومەت قورستر دەبێت. جگە لە یەکەتی و پێکهاتەکان بژاردەی زیاتر لە بەردەست نەماوە. بژاردەکانی بەردەم پارتی بوو شەریکی زیاتری نێو حکومەت خۆی لە دوو کورسی بەرەی گەل کورسیەکی هاوپەیمانی نیشتیمانی دەبینێت. ڕەنگە یەکێک لە مەرجەکانی یەکەتی بوو پارتی لەسەر پێکهێنانی حکومەت ئەوە بێت بە قەتعی نابێت بەرەی گەل بە سەرۆکاتی لاهور شێخ جەنگی بەشدار بێت لەو حکومەتەدا. هەریەک لەنەوەی نوێ یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕەوتی هەڵوێست بەرەی گەل و بزنەوەی گوڕان لە ئۆپۆزیسیۆندا دەمینێن کە نێزیکەی 130 هێزی پەرلەمان پێک دەهێنن. ئاڵنگاریەکانی بەردەم پێکهێنانی حکومەت: یەک ناسەقامگیری زۆر لە نێوان پارتی و یەکەتی لەسەر مەلەفەکانی پێگەی دەستهەڵات، دارایی و ئیداری، مامەڵەکردن لەگەڵ بەغدا. دوو
یەکەتی بە ئاشکرا باسی مسوگەرکردنی پێگەی خۆی دەکات لە کابینەی دەیامدا. سێم، کاری پەرلەمانی پارتی داوای گەڕەنتی لە یەکەتی دەکات بەڕوش لە حکومەت و بە شەو ئۆپۆزیسیۆن نەبێت. هەر کاتێ پەیوەندی نێوان پارتی و یەکێتی ئاڵۆزی تێبکەوێت، کاتێ باسی دەست هەڵات بکرێت زۆر بەڕاشکاوانە ئەو قسە دەگوترێت کە هیچ کام لەو دوولایانە دەست هەڵاتیان بەسەر ئەو بەری دێگەڵەدا نییە. دەچینە دێگەڵە 34 کیلومتر دەکەوێتە ڕوش هەڵاتی ناوەندی شاری هەولێر. هەرکە گەیشتم خەڵکی ئەوێ دەڵێن ئێرە بۆتە دیواری بەرلین. بەردەڕەنگراوەکان زاکرێکی ناخۆش لە مێژووی تازەی کوردستان لای تاکی کورد دروست کردووە. ئەم بەردانە لەو کاتەی بووتە هێمای بەشبوونی جوگرافیای هەرێمی کوردستان حتا وەکو ئێستا تاکی کورد، خاکی کورد، شارەکان و ئەم هەرێمە وا بوونەتە دوولەت بە هیچ ڕێکەوتن و برایەتیەک نەبووتە یەک. چێروکی بەشبوونی جوگرافیای هەرێمی کوردستان هێشتا ماویەتی. هاتوومەتەکێ دیواری بەرلین. کوا دیواری بەرلین؟ ئەینارن لە دێگەریە. ئەتوش لەگەڵی؟ لە چی؟ دیواری بەرلینە ئێرە؟ وەڵڵاهی ئەمە پێمان خۆش نییە ئەو ناوەی لێیە. لۆ وەڵڵاهی عەز ناکەین، عەزمان لێ هەموو یەک پارچە باسی دێگەڵە و باسی سەیتەرە و باسی ئەو شتانە نەکرێت لە کنەما. بەس بە قەنەعەتی من هەتا یەکێتی و پارتی هەبی دێگەڵەش سنووری دێگەڵە هەر دەمینێ. سمێ لە سپیترە خبرەت زیاترە. چێوەی گوتی پیاسەی لێ دەرناچێت. ئارۆس بە زۆر. سنووری ئەولایە دەرێن یەکێتی سنووری پارتیش دەرێن ئەنگۆ یەکێتی نە سنووری پارتی ئەنگۆ دەرێ یەکێتی نە. ئەی چ نەنگۆ؟ وەڵای نازانم زارێ لە هەردوو لایەن فەلاحین و حیوانداری شتاقەلانی. ئەوی واڵێ بەنگوش واڵێ ئەوە کەرتی کەمە نیوە بە نیوەین. ئەوها ئەوها ناچێت دەکەتە لارە نیوە لا کەس کە لایەک زەدە لەو لایە کەس چین لای دڵەکە بوو کامە دەچێت. دێگەرە لە هەموو دینام بووە. ویستم پێش سیاسیەکان قسەی ئەو خەڵکە بزانین کە دەنگیان داوە بە حیزبەکان تاوەکو ئایندەی خۆیان تێدا ببیننەوە. دەچینە جێگەی مشتومڕی سیاست، ئەویش سلێمانیە. سەدا چلی سیاست لە هەرێمی کوردستان لە سلێمانی دەکرێت. گرنگە دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان بزانرێت. دەنگیان لە بانگەشەی هەڵبژارتن بەرامبەر شەریکە استراتیجیەکەی کە پارتیە تند بوو. بەڵام ئەنجامی هەڵبژارتن ڕەنگە وا بکات یەکێتی بە هەمان نەفەسی بانگەشە قسە لەگەڵ پارتی نەکەن. چاویان لەوە بوو بەو توندیای بانگەشە 27 کورسی پەرلەمان بەدەست بهێنن کەچی خەڵق قسەیەکی دیکەی کرد یەکەتی 23 کورسی بەدەستهێنا. لەم شارە هەر کەسی بدوێنی باسی سیاستت بوو دەکات. لە هەر مەجلیسێکدا بنیشی دەڵێن کاتی گۆڕانکاریە دەمانەوێ یەکێتیەکی بەهێزتر لە دەست هەڵات ببینین. تان وایە تەحەدی بینی پارتی و یەکێتی بۆ پێکینانی حکومەتی داهاتوو چۆنە؟ بەیەکەوە تەشکیل بێ نەک ئەوان هەموو لایەنەکان بەس بە شەرتێ تەحەیوزی تیان نەبێ عنسوریەتی تیان نەبێ شێوەیەکی دیموکراسیان نەبێ وەکو حکومەتی ئێستا نەبێ وەکو حکومەتی ئێستا دوور لەم حکومەتی ئێستا یعنی ئەوەی قەزت کابینەی من ئەڵێم هەروەکم حکومەتی ئێستا بێ و هەر ئاواش تەشکیلەکەن چۆنە بێ؟ هەبێت هەروە بێ ناڵێت چۆن تەشکیل بێ باشم پرسیارێ بووە ئەوە نییە بینیمانە چەند ساڵە چۆن بووە هەروە بێت حکومەتێکی دکتاتۆری عادل بێ باشترە؟ ئەرەوە هەر زۆر باشترە دکتاتۆر بێ بەڵام عادل بێ فەرقی لەگەڵەوێ هەرەوەڵا لە سەدا سەد
من دڵنیاتەکەم و یەکێتی نیشتیمانی کوردستان ناچێتە حکوومەتێکەوە کە وەکو ئێستا مەسەلا شوێنەکان کە ژێر دەسڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانایە بە زاعیفی وێنێتەوە پارتی کە ئەچێتە ژێر سەر دەسڵات لە دەسڵاتە بێت حساب بۆ یەک کەس ناکە ئێمە لە هەموو خەڵکەمە ئەزانێت کاتێکە لیژنەیەکی پارتیەچێ بۆ ئەوروپاچی و ئەمریکاچی بە بەقا تەنها ستافی خۆی بە دەگمەن یەک و دوان یەکێتی نیشتیمانی کوردستانی تایە وایە پارتی دەچێت دەسەڵ حساب و کەس لانی تر ناکات وایە بالضبط وایە ئەوە حقیقەتە کە ئێمە وایە فعلا ئەوانە زۆر یەکێتیانە قسەکەنن گۆ دەتوانێت کوردستانیانە قسە بکات نە پارتیانە نەیەکێتیانە ئێمە هەموومان وایە چۆنن کەس کوردستانیانە قسە لە کەسی بێدایە نییە کاکە کەسی نەخێر نەخێر کەس ناتوانێت کوردستانە قسە بکات کەس ناتوانێت بە تەنها حکومەت دروستکە ئەمە واقعەکە نە پارتی ئەتوانێت یەکێتی نیشتیمانی دەنگەکان ئەوە نین بە تەنها بتوانن دروستیکەن ئەبێ هاوپەیمانی بکەن بۆی بزانین دیدگای پارتی چییە بۆ پێکینانی حکومەت دەبێت سلێمانی بەجێ بهێڵین دەچینە سنووری قەلەمڕەوی پارتی لە هەرێمی کوردستان لە پارێزگای دهۆک دهۆک قەڵاو نقطەی بەهێزی پارتیە دەڵێن قوربانیەکی زۆرمان داوە بوومانەوە و بەهێزی پارتی لە کوردستان قسەم کرد لەگەڵ دهۆکیەکان باسەکەمان پێکهێنانی حکومەت یاریمی کوردستان بۆ پرسیارم کرد دەبێت پارتی چه هەنگاوێک بنێت بۆتی کەتی ڕێکا بم بۆ شتریان هەرێک بخۆ حکومەتی تەشکیل کرد ئاوەڵا پێی بێچێترە ئەوە بێت و دەبێت لێ ببرایشی ئەگەر نابنە ئێک ئەمێ چەند ئێکبێک وایە جاب جاوێری زیدەتر بابەت هێناوێت زیدەر بابەت بۆ ئەوە باو قەوەتر و حکومەتر وای چری من چاو بەرخدەمان بۆ مستەقبەلێ کوردستانێ ئەم gelek nebîn hemûne neçiv destma vede neçiv destwan vede ama hûn dî em zidînyoyek çûlge bez dî xirobiyê de şûne çi faydê dî em nak fayda em nabîn xisaretiye خسارەتیە bandingê me xisaretiye vêca hîn çêtir zalim بۆ یعنی گەلن دێنا هەردوو حزبە بنە ئێک lazım binêk ek ya foşil hema dijbilî foşil bî lazım binêk لە چ فۆشل بێ کوردستانە مای و خۆدا saçma ew ew serekî ew hema ew مانم دەوی لێ بێت ئێک دەوە بۆ پۆرتی بێژە خەڵکی پتر دەنگی خۆی داوایمە بێت ئەم حکومەتی تەشکیلکردن و وێدەگەتی گوێ خوب دەتەمە ئێمە کی پتر دەنگدار هەیە ئەو یەدی گوێ خۆ دەتەوی بدوا سۆبێت بۆمانە ئەگەر پێک ناوەتن پێک هاتینە ئەvە سیاسەتەکە نەبینەواندا یە چێ بووە ئینشاءالله و هەموو حاجەکە گوتێڵمە قفل بووی کۆوەرەمە وێ قفلێ vەکە وێ گیرێ حزبني جزو مقصد دستيوادا قفل بينو نقفل بين هري دستيوادا كرديان بجن تيانا برو درويش برو ازي هشك بم تبيجا كي بيت باردي بيت تبيجا كي اوي هشك ان يخلت بيت يدي دي باردت داخل مات مصل لنايت بشبرات لنايت خرابت لنايت بو حزب بخو خرابه بو فقيري خرابه بو هميا خرابه لازم جهنا حلكي ودي بيكن روحها من دي بيكن يا بيك هاتيا اما يا بيك هاتيا بس يوصي صالة بل انتخابه هود كان بشت انتخابه براد تيكن بادینان هێزی گەورەی پارتیم بگرە بربڕەی پشتی پارتین مەطلب یانە حزبەکەیان هێز و دایناموی ئاشتی بێتن لە زۆر خەڵکم پرسی وەلاو ئێخلاسی خۆیان بۆ پارتی بەیان دەکەن بەڵام نایشارنەوە چەند لەگەڵ هێزی پارتین ئەوەندە لەگەڵ پێکەوەین من هیویدار ئەحمەد هێزی هەرێمی کوردستان دوای هەڵبژارتن هەشتا ماویەتی پارتی دیموکراتی کوردستان پێکهێنەری سەرەکی حکومەتە پرسیاری لێ دەکەین حکومەتێک بەبێ یەکیتی پێک دەهێنرێت دروستتر بڵێن مەبەستم بۆ بزانم پارتی چۆن بیر دەکاتەوە بۆ پێکینانی حکومەت گفتوگۆ لەگەڵ دکتۆر عومەر نورەدینی دەکەین دەستی هەیە لە داڕشنەوەی بەشێک لە سیاسەتی پارتی باشتر ئاگادارە کە پارتی بەنیازی چییە و ئێستا چۆن بیر دەکاتەوە هەموو ئەم ڕۆیایەی پارتی بۆمان باس دەکات حکومەتێک لە هەرێمی کوردستان بەبێ پارتی پێی دێت
نەخێر ئەدێگەر پێچوانە بکەین حکوومەتێک لە هەرێمی کوردستان بەبێ یەکەتی پێی دێت بژاردەی ئەو تۆ دەبێت کە بەبێ ئەو پێک بهێنرێ بەس من وای دەبینم کە بەبێ ئەو ئەوانیش بەشدار بن بەدیلی یەکەتی بۆ پارتی کییە و بەدیلی پارتی بۆ یەکەتی کییە هەڕەشەی وجودی لەسەر هەرێمی کوردستان لە ئارادایە کە سەروەری و دامپیانانی نێودەوڵەتیشت نەبێ وەکو زەمانەت بۆمانەوە بەدیلی ئەوە چییە؟ یەکگرتووی سیاسی نێوان پارتی بێچێتی پێکەوە کارکردن و پێکەوە بوونی ئەم دوو حزبە سیاسیە دەکرێ ناوی بنێن بەوەی کە هاوپەیمانەتی ناچاریە ئەم پێکەوە بوونە ئەگەر جۆرێک لە ناچاریشی تێدا بێ بۆ هەردوو لاش وەکو حزبی سیاسی باشە بەڵام بە لەبەرچاوگرتنی قۆناغە تازەکە هەروەها دەرەنجامەکانی هەڵبژاردن دەبێت ڕێککەوتنێکی تازەی ستراتیژی لە نێوان هەردووشان بکرێت دەکرێت مێژوو پێمان دەڵێ کراوە من پێم وایە دەکرێت و مەحاڵ نییە ئەگەر ڕێککەوتنامەیەکی ستراتیژی تازە بێتە ئاراوە یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە ئەو حزب و لایەنە سیاسیانەی لەسەر بەرنمەیەکی هاوبەش بەشدار دەبن لە حکوومەتە دەبێت بەڕاستی لە ناو سەنگەری حکوومەتا بن ئەم پەیامە وەرەگرین بۆ یەکەتی لە جەناوت بۆ هەر حزبێکی سیاسی کە بیهەیە بەشدار بێت لە دەسەڵاتە لە سەرویانەوە یەکێتی نیشتیمانی چکە یەکێک لە گرفتەکانی ئەم کابینەیە ئەم پرسە بوو بێگومان پرسی پێکێنانی حکوومەت لە دوای هەڵبژاردن بە تەواوەتی پرسێکی ناوخۆیی هەرێمی کوردستان نابێت کۆمەلگای نێودەوڵەتیش دەوڵەت و هێزە ئیقلیمیەکانیش ئامادەییان دەبێت و قسەیان دەبێت تور ئەمە دەبێتە ئەتوەڵ حکوومەتی تەصریف ئامال حتا حکوومەتی دابێتەنی جاری تر هیچ شتێکی وانە بوو هەشمانک نۆمانک خایاند ئەم جارە هەڵبژاردننی عێراقیش لە پێشە گفتوگۆ دەست پێ دەکات ئاسان نابێت بۆی هەیە درێژە بچێشێت ئەگەری درێژە کێشانی لە ئارادایە لەم گفتوگوانەدا بوومان دەرکەوت پارتی وێکەتی هەر پێکەوە حکوومەت پێک دەهێنن بەڵام یەکدی زۆر ئازار دەدەن تا دەگەنە ڕێککەوتن ڕێگای گەیشتن بە ڕێککەوتن بەم شێوەیە دەبێت ئەزمموی ڕابردوو پێمان دەڵێت گفتوگوەکان تون دەبن قفل دەبێت قسەی خێر دەکرێت و دەگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ نەرمتر قسە دەکەن و کابینەی دەیەم لەدایک دەبێت